بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەرچی سەرشانی هاوڵاتیان بەرامبەر حکوومەت چییە و ئەرچی حکوومەت بەرامبەر بە هاوڵاتیان چییە؟ تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێواکەین بۆچی لە قەیرانی داراییدا حکوومەت باجی زیاتر دەخاتە سەر هاوڵاتیان؟ ئایا هاوڵاتیان کەم تەرخەمیان هەیە بەرامبەر بە دانی باج بە حکوومەت؟ ئایا حکوومەت بە مەبەست و بە ئەنقەست دێت باج زیاد ئەکا لەسەر هاوڵاتیان؟ بە نمونەی بەڕێزێک خانوویەک بکرێت جاران ملیۆنێک دینار باجیدایە، ئێستا بۆ 100 ملیۆن دینار 3 ملیۆن دینار بۆ نمونە باج دەدا. ئایا بەرزبوونەوەی ئەم ڕێژەی باجە پارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ لە وڵاتان کاتێک کە حکوومەت باج زیادەکە دوجار دەیخاتەوە خزمەتی هاوڵاتیان، پرۆژەی پێتەواو ئەکا، قوتابخانە و خەستەخانە و خزمەتگوزاری پێدابینەکە بۆ هاوڵاتیان. پێتان وایە لەم هەرێمی کوردستانە زیادکردنی باج واتە وەرگرتنی پارەیەکی زیاتر لە هاوڵاتیان وا ئەکا کە ئەم پارەیە دووبارە بخرێتەوە خەزانەی دەوڵەت و دەوڵەتیش بەکاری بهێنێتەوە بۆ هاوڵاتیان؟ ئایا جموجۆڵی بازار بەرەوکوێ ئەڕوا لە کاتێکە باج زیاد ئەکرێت لەسەر هاوڵاتیان، گرانی و قەیرانی زیاتر دروست ناکە، برسێتی نایەنێتە ئاراوە؟ ئایا هاوڵاتیان لەمە زیاتر تەحمولی ئەم بارگرانیە ئەکەن کە هەرێمی کوردستان حکوومەتی ئەم هەرێمە دروستی کردووە لەسەر شانیان؟ بەشێک لەو هاوڵاتیانە داوا ئەکەن کە ئەم حکوومەتە هەرچی زووە لە ناو بچێ و بڕوا و نەمێنێ، بەشێکی تر نەخێر پێیان باشە لەبەرەوەی مستەفیدن لەم حکوومەتە لە حیزبەکانی ئەم دەسەڵاتە پێیان باشە ئەم حکوومەتە لە شوێنی خۆی بمێنێتەوە و بەعکسەوە بە باشترین حکوومەتی سەدەی ئەزانن. هەموو ئەمانە و چەندین پرسیاری تر لە تەوەری ئەڵقەی ئەم جارە شەنووکەوەکەین. لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە کۆمەڵێک لەو بەڕێزانە کۆمنتی جوانیان نووسیوە، سوپاسیانەکەین، ئەتوانن بەردەوام بن بۆ ئەوەی زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن و سوودی زیاتر بە یەکتر بگەێنین. هاشم عەبدوڵڵا نووسیوێتی لەبەر ئەوەی میلەت بێدەنگە و حکوومەتیش زاڵمە باکی بە میلەت نییە. یاسین قادر نووسیوێتی لەبەر ئەوەی بەرەو هەڵبژاردن دەڕۆین حکوومەت 30 ڕۆژجارێک موچە دابەش دەکات و بە وەرگرتنی باج لە هاوڵاتیانی وەردەگرێتەوە. هونەر خالیدی ژەڵێ ئەمەش نیشانەی ئاخر زەمانە، خەڵک بۆ وەرگرتنی مافی خۆی دەستی لە حکوومەت شوەریوە، بەڵام حکوومەت هەرواز لە خەڵک ناهێنێ، هەر ڕۆژەی بە ناوێکی تازە خەڵک دەسەوسێنێتەوە. هاوکار سابیر ئەڵێ ئەم حکوومەتە خراپتر دەبێت، جارێت چیمان دیوە؟ دیە محەممەدیش نووسیوێتی ئێمە حکوومەتمان نییە بەڵکو باجکردمان هەیە، بە هەموو شێوەیەک خەریکی ڕاوەڕوود دەکات، کەسیش قسە ناکە. سەلمان کەمال نووسیوێتی چونکە حکوومەت ئەزانێ هاوڵاتیەکانی سەرکوت کردووە، هەرچی بێوێت دەرهاق بە میلەتە مەزلومان جامیەدات. دایکی شیروان نووسیوێتی ئەوەندەیان نەماوە پشتیوان بۆ خوا ئەم زاڵمانە لە ناو دەچن، پشتیوان بەخوام زاڵمانە لە ناو دەچن. شان و عەبدوڵڵا نووسیوێتی لەگەڵ ڕێزم خەڵک هەمووی بێدەنگە ئەم میلەتە ئەو دەسەڵاتەی قابیلە. زاهید محەممەد نووسیوێتی بێدەنگی میلەت ئەوە ئەنجامەکەیەتی. مرشید سابیریش نووسیوێتی ئەوەش سزای میلەتە، چونکە دیارە دەنگە ڕاستەقینەکان زۆر کەمی کردووە بە تایبەت لە هەڵبژاردنەکان. جوان ڕەسوولیش نووسیوێتی چونکە حکمی ناحکوومەت هەرچیەک بکات خەڵک دەنگ ناکات، لە هەموو بارێکدا چەپڵەیان بۆ لێ دەدرێت. دیار محەممەد نووسیوێتی چونکە دەزانێت زۆرینەی میلەت ڕازیە، بۆیە ئەوانیش ڕێگەیان بۆ خۆش بووە. شنۆ محەممەد نووسیوێتی شتەکە ڕوونە، ئەگەر پارەی هەناسەدانیشمان لێوەربگیرێت ئێمە ڕازین و قبوڵی دەکەین. سرود ئازاد نووسیوێتی خەڵک قبوڵی هەموو شتێک دەکات. هێمن عەبدوڵڵاش نووسیوێتی لەبەر ئەوەی حکوومەت قەت تێر ناخوات 30 ساڵە ملیارەها دۆلاری قوت داوە میلەت باجەکەیەدا. ئاوات ئارامیش نووسیوێتی پشتیوان بەخوا ڕوخانیان نزیکە. فەریدە فەرەجیش نووسیوێتی حکوومەتی زاڵم مەعارەزەی بێ هەڵوێست میلەتی خەوتوو ئەمەی لێ دروست دەبێت. خۆشەویستان، ئەم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە واڵی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ئێستا بۆ ئێوەی بەڕێز دەگوازرێتەوە، ئەتوانن لێەوە بینەری بەرنامەکە بن، بە خۆشحاڵیەوە سوپاسان ئەکەین. ئەگەر پەیوەندی هەبێ پەیوەندی وەرە. کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژارەوە. مامۆستا مەحموودی بەڕێز ئێوارەت باش. ئێوارەت باش کاک حەمەد ڕەشید. بەڕێزی ئێوارەی خۆت و بینەران و بیستەران باش. زۆر سوپاس. کاتی خۆی ئەمن وابزانم لەو کەناڵە پیرۆزەوە بوو یان لە کەناڵێکی دیوە بوو گوتم ئەمانەی دەسەڵاتیان لە دەستدایە زۆر نەزانن
یا زۆر بێویدانن بەڵێ لە ڕووی حکومڕانیەوە بەڵام دوهەمیان دەرچوو نەزان نین زۆر بێزەمیرن دەراق بۆ شەعبەی بەڵێ یەکەیتی دەلاتەوە وڵاتێکی نەوتی نەوتت هەیە کامزات هەیە وڵاتێکی بە پیت و بەرەکەتە هیچ پێویست ناکە بەو شێوەیە سەرباری گرانترکەی لە بنباری ئەم خەڵکەی ئەوە بچەمێنیەوە بادە سەڵاتیشن لە دەستدا بێ با بە ناو خەڵکیش دەنجیدا بێ با هاتبی ڕاستە تێکۆشانتان هەیە ڕاستە وەختی خۆی ماندوو بوون بەڵام هەموو نا ئەمانەی ئێستا دەسەڵاتیان لە دەستدایە حکم بەڕێوە دەبن هەستەر بە خۆیارەکەیان لە نێوچەوانی پەیدا نەبووە تێگەیشتی لە ڕووی شۆڕش و پێشوەریهاتیەوە تاکیان دەبێت زۆر کەسدایان ناسین تێگەیشتی ئەمە بەحسی گۆڕ بە گۆڕمان لە یەقە بووەوە گوتمان لێگەڕێ ئەوجا ئەوەندی ژیانی ماومانە ژیانێکی خۆش فەراهەم دەبێت لە خوای بە زیاد بێت دەسەڵاتی کوردیمان هەیە و خزمەتی خاک و وڵاتەکەی دەکەن بەڵام بەو شێوەیە ئاوا باری لەو میلەتەی گرانکەی کاکەمە نەوتمان هەیە کاکەمە سەحەبی نەوتین وڵاتانی احتیاجی دەستی من کە جای تۆ باج و خراجی لە خەڵکی گرانکەی بەو شێوەیە خەڵک ئاوا ئاگام لێە پرسوڕان لە بازارەکان دەکرێت خانە نشینی قوربەسەر هەمووی بە گریانەوە جواب دەداتەوە خەڵک شێت بوو خەڵک تێک شوو تۆ نەوتت نییە بیسووتێنی ئاوت نییە بیخۆیەوە کارەبازێ لەبەری دانیشی جادەت نییە پێیدا بڕۆی چوزانم چت باسە سێکتەری تەندروستیت پەروەردەت کورە چه باسە وەڵڵی بڕۆ لە بازارەکان بزەرە خەڵک بێزارە مووی تێک چووە ئەم نەسەڵاتە بوا دەکا یا مەبەستیانەوەیە تێرسی وا دوێران ببێ بکەوینەوە نەهامەتە یا مەبەست ئەخر ناکرێت دەسەڵات بەو شێوەیە تەماحکار بێ کەی دەسەڵاتداری تجارەتیان گوتووە کەی دەسەڵات دەبێ بەو شێوەیە تجارەت بە میلەتی بە سەرۆت مسلمانی ئەو وڵاتەیەوە سپاس دەکەم کاک حەمەڕەشید وڵاتیە بارە لە برادەرانم نەگەم زۆرم پێ دەستخۆشی بێت زۆر سپاس دەستخۆشی بۆ جەنابیشت باوکی عەبدوڕەحمان وەرەگرم لە شاری هەولێرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته باوکی عەبدوڕەحمان سرت الله خواهی گوره داو کردم خواهی گوره تمان درست کرد و استافی برنامه سپاس دەکەم زۆر زۆر بەڕێزی بابی عەبدوڕەحمانی زۆر سپاس والله كاك محمود جان اگر سنل بدينا سنتي حياة سنتي او كوني كخواهي پروردگار درستی کردیا كخواهي گوره دفرمو وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خواهي گوره ما درست كتنا عبادتي او بكين ولا آياتي القرآن بيدوز خواهي گوره فرمان من بيدك اگر بيتو اما استغفار بكين توبتش نصاب بكين مدلين الله خواهي پروردگار باران منو دبارين رزق و روسمان زيادك ناخۆشەکان دەگۆڕی بەخۆشی لە کاتێک تەماشا دەکەنێ بەڕاستی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەجدە یعنی بیکە چار بەش سێ بەشی گومڕا بووینە بەڕاستی ڕێگای ڕاستمان بزر کردیە بەدوای ڕێزکەکان شایەتینەکان کەتینە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەتەکەی ڕاکێشا فەرمووی ئەو بەشانەی کە لە دەورەی صراط المستقیم هەموو ڕێزکە و شایەتینێک ڕسەی ڕاوەستایە جندێکی شەیتان ڕسەی ڕاوەستایە بانگەشتان دەکاتن بەداخەوە ئەمە جوابی ڕزقان دەدەینەوە جوابی پایەمان ڕاستەکەی پێغەمبەری خوا نادەینەوە صلی الله علیه وسلم ئیمام عومەر کە هاتە سەر ئەوکەم فەرمووی ئەگەر بێت و هەڵم کرد موقفتان چ دەی بەرامبەر من یەک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەو شمشێرە ڕاست دەکەینەوە ئەی عومەر ئەگەر بێت و لە حەق لا بدەیت لەسەر ڕێزکەی پێغەمبەر لا بدەیت صلی الله علیه وسلم دڵنیا بە ئەوان دەیانزانین کە لە ڕێزکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لا بدەیت گومڕا دەبی فەرمی بە شمشێر ڕاست دەکەینەوە فەرمووی سپاس بۆ خوای پەروەردگار کەوا کەسانێک ماون لە شوێنکەوتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیان حەق دەگە یعنی بژیری حەق دەکەن نایەن من ناحەق بم انشاءالله خوای گەورە حاکمیش عەدڵمان لێ بنێرێتن خوای پەروەردگارمان دەکات کە ئیستیغفار بکەین و بەکم خوای پەروەردگار ڕەحمەتمان پێ دەکات و حاکمیش عەدڵمان لێ بنێرێت و ڕەحم بە ئومەتی ئیسلام دەکاتن السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته زۆر زۆر سپاس باشی عەبدوڕەحمان خوای گەورە لێ ڕازی بێ یا ڕەبی کە حاجی عەلی وەرەگرم لە کەلارەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. حجاباتي جناب چۆنی کاک حاجی جان سپاس دەکەم لە خزمەتام کاک حاجی عەلی
فەرموویم وەڵی ئەگەر مەجاڵم بەی بەڵێ کاکە خەتای ئەم دەسڵاتدارانە نییە کاکە ئەم زڵمەکە نەم خەڵک بەڵێ کاک حاجی بەڕای من خەتای دەم دەسڵاتدارانە نییە خەتای چییە خەتای خۆمانە هەر دوێنێ پێرێ بوو یا دوێنێ بوو کە دەرچووە لە سەرێکە لە کەناڵەکان با نەڵێن فڵانە کەناڵ فڵانە کەس کاکە بۆ نمونە وڵاتی ئیماراتە کوێ یەمەن ئەوێ ئەو وڵاتە نەوتی نییە با خۆوان بژین ئەوان باش ئەدەن زەریبە ئەدەن و نەوتیشیانیە و غاژیانی هەموو شتێکە کردن کارەباکردن ئاوی خوارد نەکردن ئێمە ئاوی خواردمانەیە بۆ پارە نەدەن نەوتمانەیە با دیدەنە خەڵک بیخوا ئێمە خۆمان لە ڕەقمە لەسەرمان ڕەق بەرینەوە بەڵێ ئەمە کابرایەکی ئاسایی پاس ئاخڕەخوا لە دوای چەند مەسوولێک ئەژی وەڕوا ئایا کابرایەکی زاوەنی ستەمکار لەسەرەوەدانی سێ چوار کۆمەڵێک خەڵک لە خوارەوە خەریکی ماساوکی و خەریکی حەسا حازی خوێڕێکی لە خوارەوە بۆ ئەوان ئەڕشێنەوە ئەوان بۆ یعنی بۆ زڵمان لێ نەکرد بەڵێ کاک حاجیجان لە ڕاستیە یعنی کۆمەڵێک ماساوکی دووسەفید لە بندەستیەوانە دانیشتون دانی قسەی زل و هەڕەسەر لە کۆمەڵێک خەڵک دەکەن ئیتر کاکە ئەوان خۆخوای گەورە قامەدانێتێن ئینشاڵڵا چۆن بەخوای گەورە دواییانە مادەم دەستیان بدۆ بۆ قوتی کرێکار و فەقیر وەژار لە ڕاستیە ئینشاءڵڵا دواییانە دوا هەناسەیانە یعنی دوا دەرفەتیانە لەم ژیانە لەم کوردستانە داواکارن لە خوای گەورە لەم وڵاتە مەحرومیان کا لە دوورۆتای وڵات دەستی خۆش بکە حاجی عەلیجان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوا ئاگادارت بێ لەسەر قسەکانی باوشی عەبدوڕەحمان لە شاری هەولێرەوە کە باسی ئیستیغفاری کرد حەزم کرد ئاەتێکی قورئان هەیە بیخەمەوە بیری جەنابتان خوای گەورە لە سوورەتی نوح ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا براستي قسەکانی باوشی عەبدوڕەحمان زۆر تەواوە هەر کاتێ مرۆڤ لە ئاستی خۆیەوە استیغفاری کرد و تەوبەی کرد و گەڕایەوە بەردەرگای خوای گەورە و لاپەڕێکی نوێی هەڵدایەوە لەگەڵ خوای پەروەردگارە ئەوە دڵنیابن خوای گەورە بەرەکەتی خۆی ڕژێ بەسەر تاکە کەسێکیشە ئەگەر وڵات هەمووی ئەوە بکە خەڵکی ئەم وڵاتە هەمووی ئەوە بکە بێگومان کە خوای گەورە خێر و فەڕ و بەرەکەت ئەڕژێ بەسەرمانە چ جای ئەگەر تاکە کەسێک ئەوە ئەنجام بدا ئەوە گومانیتیان نییە ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە حاجیاوە هەموو کاتت باش کاک عەبدوڵڵا گیان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم زۆر مەمنونی جەنابتم خوا لێ ڕازی بێ خۆ کاکە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت وازانم نهێنی شاراوە هەیە کە بۆچی حکومەت باس زیاتر دەخاتە سەر هەوڵاتیان یان ڕۆژ بە ڕۆژ باس لەسەر شتەکانی کە زیاد دەکات بۆ نمونە لەسەر سارەی تایبەتە یاخود فەرمانبەری کەرتی تایبەت یان کۆمەڵێکی تر کە پێشتر بازی لێچێت کردووە بەردەوامیش دەبێت باس لەسەر شتی دیکەش زیاد دەکات کە ئێمە هەر جاری بیر لێ ناکەینەوە تەنانەت وای لێدێ وەکو وڵاتە ئەوروپیەکان باز دەخەنە سەر هەموو شتێک بۆ شتێک لە گۆڕەیەکە خەڵک کەم هەسی پێ کردووە ئەویش مەسەلەی قەرزە قەرزی سە وڵاتانە بۆ نمونە حکومەتی هەرێمیش کە لە دەزاری سەرۆکی حکومەتەوە $1 قەرز وەکو وڵات ئەوروپیەکانیش هەموویان قەرزدارن ئەمریکایە تەنانەت وڵاتە پێشکەوتوەکانیش هەتاکو ئەو قەرزە زیاتر بێ حکومەت ناچارە باز زیاتر خاتە سەر شتەکانی یان زیاتر شتەکانی ناو وڵاتەکە بکات کەری تایبەت جا هەر شتێک بێسە چۆن بۆ نمونەیەک دەمێ لە وڵاتە ئەوروپیەکان هەموو شتێک فرۆشراوە بە کەری تایبەت تەنانەت شاخ و یعنی هەموو شتێک حکومەتی خۆشمان قەرزدارە بۆ ئەوەی ئەو قەرزەی لەسەر سوکە ناچارە زیاتر پشت بخاتە سەر هاوڵاتیانی خۆی یعنی بە جۆرێک وا لە مرۆڤەکانی خۆی دەکات هاوڵاتیانی خۆی دەکات کە ڕۆبۆت بن چۆن لە وڵاتە ئەوروپیەکان مرۆڤ ڕۆبۆتیە ئیش ماڵە یعنی تەنانەت بوون لە وڵاتێکی وەکو یابان کە وڵاتی خەڵک هەمووی پێی پێشکەوتوویە دڵ وڵاتێکی زۆر پێشکەوتوویە یەکەمین هۆکاری مردن کە خەڵک زۆر پێی بمرێ هیلاکی کارکردن یعنی ئەوەندە هیلاکن لە کارکردندا بۆ چونکە زۆر قەرزدارن مۆت شاراوەکەیە کە بۆچی حکومەت زیاتر ناچارە شات کاتە سەر هاوڵاتەکانی یان زیاتر دزیان لێ بکە یان زیاتر باش خاتە سەریان کاک عەبدوڵڵا جەنابەت لە ئەوروپا ژیاوی نەخێر لەو بەنەژان بەڵام متابعی کەساتێک دەکەم کە زیاتر باسی نهێنیەکانی دنیا دەکات دەمە وەستێکی ترشم هەیە بۆ چارەسەری ئەو شتانەش
تەنها چارەسەرێکەیە کە دیسان خەڵک پێ هەسی پێ ناکات خەڵک وا دەزانێت چارەسەر خۆ پیشاندانە لا برنیە و هیچ سەرۆکە سەرکردی ئەو حیزبانەیان شەڕ و ئاژاوەیان بڵێم چی نەخێت چارەسەر تەنها گەڕانەوەی بۆ لای خوای گەورە لە چەندین ئاەت و حەدیثدا کە فەرمێ بێت و خەڵک ڕوو لە خوایکەن بە تەواتی خوای پەرستن بەرەکەتی ئاسمان و زەوی بوو بەسەرە دەبارێنێ و کەسایەتی چاک دەکاتە سەرکردیان بەڵام کاتێک زینا بە ئاشکرا دەکرێت بێ ئەخلاقی بەدڵەوشتی تەرازوو بازی یعنی هەرچی خوا پێی ناخۆشە بە ئاشکرا دەکرێت خەڵکیش دەهێ خۆش بژی یعنی دەگەڕێتم ئەوە گەمژەیە ئاتوو هەرچی خوا پێی ناخۆشە بیکەی بشتەوێت کەسی دەستپاک و کەسی داوێنپاک و کەسی باش دەکردت بێ یعنی ئەمە حەدیثە هیچمانێ خۆی بەرە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەر میلەت چۆن بێ یعنی میلەت چۆن بێ خوای گەورە سەرکردەی وان بۆ دەنێرێ یعنی هەر کاتێک میلەت ڕووی لە خراپە کرد خوای گەورە بە سەرکردەی خراپ نەجاتیان دەدا یعنی بۆ نمونە چەمە خوب پیشاندانیش بکەین ئەوانە لابن کێ دێن یەک دانەیەکە دێنن لە هەمان حیزب لە هەمان بەرنامە و پرۆگرامی حیزبەکەی کە خۆی جێبەجێ دەکات یعنی تەنها کوتم چارەسەر گەڕانەوەی بۆ لای خوای گەورە خەڵک ڕوو لە خوای کە خەڵک واردەتاوان و خراپەکاری بێنی دنا خەونی کوشترە بتهەوێ زینا بە ئاشکرا بکرێت تەرازوو بازی بکرێت هەرچی مەشروب خواردنەوە نازانم هەرچی خوا پێی ناخۆشە بە ئاشکرا خەڵکیش دەهەوێت کەسێک ئیمامی حکومەت سەرکردەی بێ یعنی ئەوە لەگەڵ ڕێزم گەمژەیەکی زۆر ڕوون و ئاشکرایە زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت باوکی سیوا وەرەگرم هەموو کاتت باش باوکی سیوا لە سلێمانیەوە دەنگە بەرزکەرەوە باوکی سیوا گیان لە خزمەتام گیان باشی تۆ سەلامەتی خۆش بۆ بەرنامەکەی جارنی ماوەیە بەرنامەکەی وازم وەساوە نازانم جەنابێت نا وەڵڵا یەکشەمان و چوارشەمان لە خزمەتانم احتیمالێکی بچووک هەیە بەرنامەکەمان لە چوارشەمانەوە بێتە سێشەمان زۆر بۆی هەیە بەزارێ بڕیارمان نەداوە لە خزمەتتان قوربان لە خزمەتتان فەرموو بەمیتەوە دەکەتەوە کاتە مەحمەدجان من حەزەکەم بەمیتەتی کاری بڵێنی باجی بخوێتە سەر لەبەرەوەی کۆمپانیا ئەیێنێت کۆمپانیاکان تیارێنێت ئەو باجێ بخوێتە سەر ئەو کۆمپانیانە ئەو تیارانە بەڵام هەمان کات ئەو پارەیە بخوێتە سەر لە خزمەتی فەقیر و هەزاران و ئەوانەی کە معاشی سەرکرێتەوە بەڵێ ئەمە لایەنێکی ترجۆ ڕاستە بۆ خەڵک ئێستا کابرا تیارێکی یەختی با دەخاتە سەری باجەکە کابرا لە ڕووی معاشەوە لە ڕووی ئیمکانەتی نییە ئەوە زەرری هەیە بەڵام ئەگەر بۆ داهاتێکی باش بەکار بێت عنی لەوانەیە باش بێت بەڵام حەفق لەوانەیە بۆ ئەو سەیرانە و پێداویستکاتەوە کەچیکە لە کۆمپانیەکان بیکێن وەریگرێت ئەوە شتێکی جوانە بەڕێی من نازانم جەنابی بەڵێ دەست و چاو خۆش بێ باوکی سیوا زۆر سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت بەشێک لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە دیارە کۆمنتی زۆر هاتوون بەڕێزێک نووسیوێتی زانیاری هەیە لەسەر داهاتی هەرێمی کوردستان حکوومەت دەتوانێت بۆ ماوەی 20 ساڵ موچەی هەموو فەرمانبەران بەبێ لێبڕین بدات کاک عەبدوڵڵا هاشم نووسیوێتی لە ناوچوونیان نزیکە پشتیوان بەخوا وەک چۆن جاهیل و تاغوتانی پێش ئەوان لە ناوچوون کاک عەلی ئەحمەد نووسیوێتی کورد بۆ حکومڕانی ناشێت هەر حزبێک بێت لە هەر چوار پارچە بێت دزە با بەغدا حکوممان بکە شیعە لە کورد زۆر باشترە کاک عەبدوڵڵا کاک عەبدولباسط حوسێن نووسیوێتی ئاساییە لێمان ڕائەبینن سەردار محەممەدیش نووسیوێتی گشتی خەتای میلەتە قادر حاجی نووسیوێتی من بم لە جیاتی حکوومەت هەواکەش دەکەمە پارە لەبەر ئەوەی ئەو خەڵکە بێدەنگە و هیچ هەڵوێستێکیان نییە باش چێم لەگەڵ بوو کاک گەیلان وەرەگرم لە هەولێر بەڵێ کاک گەیلان کاکە سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باشی بەڕێز چۆنی کاک گەیلان جان باشی تاوەکەمی ڕەحمەتی خوا لێ بیا ئەزمانی خزمەتە
لەسەر چییە تەورەکەمان باج زیادکردن لەسەر هاوڵاتیان بنسبەت باجی لەسەر هاوڵاتیان حکوومەتی هەرێمی کوردستان معاشەکەی ناداتن بەس پارەی خڕ دەکاتەوە و بازەکەی زیاد دەکە لەسەر حکوومەت لەسەر هاوڵاتیان قورس دەکاتن و دیارە خەرکەکەش مستحقە لە ئەو وەزعی کە ئێستا ئەمە بازەکەی دەچێش. بەڵێ زۆر سپاس کاگەیلانجان، دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت. غاربی وەرەگرم لە سلێمانی. غاردی یان غاربی؟ کاک غاردی فەرموو. هەموو کاتت باش. زۆر سپاس چاوەکەم لە خزمەتی فەرموو. قوربان ئەمە لێدوانێکی کورد بەم دەربارەی ئەم قەرارەکە باز بکرێتە سەرۆ سیارە هەوردەکان، بەڵام جارێکا دیاری نەکراوە کە چوونە بە ئەمە پێش بۆ داواکان نەکرین دیسانەوە خەڵەگەر بە بەلاسۆڕە بێت و نەزانێت چداکە تۆ کە سوێندیە تا شارەزارشی نیە، بەڵام هەرێ چکو تووڕەیەکی نەفسی تر هەنێ قەراردەرەکە تا بە هەڵیان نەکرد. بەس لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە هەشتێک لە دەرەوەی وڵات بێت ئەبێت بازی سەر و سێفەکەت وەکو وڵاتانی زۆر. بۆیە شتێنی هاوردەی دەرەوە چەند جێ بە قیمەتەوە دەبرێت ئەشێ هێندە بە باز بدرێت بۆی خەڵک ڕوو بکات ئەوەی کە خۆیان پشتیوانی خۆیان بێت. تر ئەمە پێویست بە گلەیی ناکات. باش زۆر سپاس. تەماشا کردووە کوڕبانجان، هەر ئەمڕۆ من لە سلێمانی تۆ لە سلێمانی باشە خەڵکێکی زۆر بایەقەناتم لە دەروی سلێمانی لە لاگێدا هاتوونەکە ناو سلێمانی بۆچی؟ لەبەر ئەوەی هیچ پشت و پەنایەک و کارێک بە خۆیان ناکەن. تەماشاکە لەم سارە چ شتێک توێیکەی بەدنی قیمەتی توێی کا باشە ئامادەنێ باش بە خۆشەویستی بۆ شار بێ. زۆر سپاس کاغاردی، دەستی خۆش بۆ پەیوەندەکەت. کاک جەبار وەرەگرم لە ناو پارێز. كاك جبار فەرموو. سلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان باشی؟ چۆنی کاک جەبار گیان؟ شکر باشی؟ قوربانتم برای گەوری. وەڵام من ناڵێم شیعە لە کورد باشترێکە. بەڵێ. بەڵام ئێمە بڵێن چی دەستکەلاکان و جەردەکان لەم کاتە حکوممان دەکەن، ناو پیاوەکە لە ناو کووردا هەیە لە زمانەکانی تر و قۆمیەتەکانی ترا نییە. بەڵام پێشینان دایناوە و ئەڵێ ئەفەرمێ وابڵم ئەفەرمێ بەڕێ لە لای تەنچیوە ئەدەڕێ. بەڵام داخم هەم بۆ حیزبەکانی تر هەم بۆ میلەت کۆی گشتی لە کاتێکا کە شارەکان سەرگەرم ئەبن و 10 شار 7 شار هەڵ ئەسێ بۆ خۆپیشاندان بەعام لەو کاتە بە یەک دەست بە یەک دەنگ هاتن دەسەڵات بگۆڕن. یعنی بەڕاستی لە کاتێکا هەم سەر لە نۆدەستێکە دووسێ شەیدی دەبێتەوە هەتا هەم میلەت گەرمەکەدە ناخۆشە ئەوە، ینی هەموو جارە ڕەنجەکە بەبا ئەڕوە. بەڵام لەو کاتە کە 2 شار 7 شار 5 شار سەرگەرم ئەبێت ئەمجا حیزبەکانی تر هاتن دەسەڵات بگۆڕن. یعنی بەڕاستیم دەسەڵاتی یاری بە عەقڵمانەکە، یاری بە قووتمانەکە، یاری بە بژێویش، یانی هەموو میلەتەکە. خۆتانێ برا لە کاتی تەنکیایە بۆ ئێمە دەبامە لە کاتی تەنکیا بچین بۆ ئەو. بەڵێ. والسلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك جبار جان دست خوش بیا خو. كاك دارا لعربته. كاك حاجي جان السلام عليكم. أيوة عليك السلام ورحمة الله وبركاته. من متابعة كم مسالي خلقي بس 2 دقة و 3 دقة وأنا بو من داني بوشي. منش قليم لتو هيا. عادي. تو كبيوندية كي آخر وحدة وكتيانا ما هو بيوندية كي هفتين رابردو چاوەڕێ قسەی باشمان بۆ بکەی کەچی لە پڕوتی هێڵەکەدا بچڕێ بەهۆی نەمانی یەکە و نازانم. باشە ئێستا پێمە کاکە من ڕوونکردنەوەیە. باشە بەس تو خوارد لە ئاها لە سیاقی بەرنامەکەیا بە. لە سیاقی بەرنامەکە بە قورئان نەخوێنەوە باسی چی بوو نەخوێنەوە. ئەڵێم ئەها گوێم لێ بگرە، ئەڵێم بۆچی لەم قەیرانی داراییەدا حکوومەت باجی زیاتر دەخاتە سەر هاوڵاتیان. خەڵکە خەتای خۆیەتی ئەوە جوابی بەشەکە مایتەوە بە کورتیەکەی خەتای خۆیەتی. من نام دارایە ئەگەر خەڵک بەهێی بەهوو فیکەی بۆ کردم مەعنا نەقسێک لە خۆمایە با بەم حکوومەت تەرچێکە خەڵکەکە لە سەر و سەرچاپ
کابرایەکە بێ ئەچێ بۆ لای ئاغاکەی ئەڵێ قوربانجان تۆ تاکەی ئاغابی ئەڵێ هەتا ئێوە لەسەرەوە خڵە بن هەتا خەڵک لەسەرەوە خڵە بێ و حاڵێ بێ خراپترە بێ باشتر نابێ ئەجا بێمە سەر ڕوونکردنەوەکان کاک حاجیجان هەموو شتێ بناغی هەیە لە بەرنامەکانتانە کە ڕوونکردنەوە بۆ قورئانی پیرۆز لە ئەوەڵی تا ئاخری زەمان کە ئەیەن چۆن مناڵ ڕەوزەی هەیە پێش ڕەوزە ماڵەوەی هەیە دایک و باوکێکی باشتی فێر کە ئەمە ساردەمەگە وردە پێگرێ بۆ ڕەوزە دوای 1 و 2 3 و 4 و 5 و 6 سەرەتایی دوای 1 و 2 3 متەوەسە دوایی 4 و 5 و 6 بەشی علمی و ئەدەبیەکەی تەواوەکە ئەنجا چێتە کولیە ئەنجا ماجستەر و دیبلۆمەوانە کێنێ بە مەرحەلە بڕوا قورئانی پیرۆزیش کە ڕوونەکرێتەوە ئەدە لە بناغەوە ڕوونکرێتەوە ئێوە مەچن لە کولیە و دیبلۆمەکە و دەستێکە چونکە کۆمەڵگای ئێمە شەقۆشتر بووە بەدەست عیلمانیەوە 30 ساڵ عیلمانەکەی سەدام ئێستا شتی تر ئەمە 6 جا تۆ وەرە 6 ساڵ ڕاستکەیتەوە زۆریەوێ ئەمە بەشێکی بۆ ئێوە بەشێترمان هەیە وشەی کافر لە چێوە هاتووە کافر لە کەفاوە هاتووە یعنی بەسە ئەمە ئەوە بەشی دووەمی ڕوونکردنەوە خەڵکێکمان هەیە بە دەستنوێژی نیوەڕۆ نوێژی عەسرەکە ئەمە قوبوڵ نیە سوبحانه تبارەک وتعالى ئەوەی کە لە قورئانی پیرۆزدا دایناوە ئەمرە ئەفەرمێ فەئیزا قمتم إلى الصلاة فاغسلوا أيديكم وأرجلكم پیا ڕاتە کۆتایی ئاەتەکە بەڵام خەڵکێکی نوێژی مەغریب دەستنوێژی کردو عیشاشی پیۆکە ئەمە غەڵەتە ئەڵێ وەڵا ناخێر ناکرێ بەرامبەر خوای گەورە بێ بە جوانی بۆچی تە ماڵە خزمێکە دەوڵەمەنێکە قرخش ناکەی پاک و خاوێن بی تۆ بەرامبەر خوای ئەمانە بێ بۆ خەڵک ڕاستکرێتەوانێ و تیان گێنن شتێتری شەیە ئەمە سەر پەیوەندی بە ئێستاوە هەیە بۆ نمونە ئێستاڵێن نەوتیە کە ئەمەی کە لە پێشی پێشەوە باقی نوێژکارەکانەکەمەوە بۆ وای لێ هاتووە کاکی من ئێستا کۆمەلگای تێگەرت و دکتۆرە ئەبوو دکتۆرە مامۆستا زانا و داناکان ئەنجا نوێژکارەکان تایەتە خوارەوە ئەوەی کە بە دەرەجەی خۆی ئەچێتە چوارچێوەی سیاقی باسنەی مسڵمانانەوە بەس بۆ نمونە نەوتیت کاکە تەماشاکەی فرکە فرکێکە بە جامانەوە یادی و حەجی کردو بەرمیلەکە بەسەرێوێتی ئەوە چیە کاکە وەڵا نەودێن دەبرای باوکم لەبەر دەرگا بۆستە کابرای تەنکەریت کاک حاجیجان یەک شت هەیە پەیوەندی بە هێشتێکەوە نیە ڕسوڵە پێغەمبەری ئیسلام وسوڵی بووە با ئێمە شەمان بێمە پەیوەندی بە پلەپایە و ئەمانەوە نییە ئەمە بەشێکی تری بەشەکەی تریشیان ڕوونکردنەوەی بۆ ئەو خەڵکە با بزانێ خوای گەورە فەرمێ جا هەرچێک کە بە پێغەمبەری ئیسلامە فەرمێ شمولی ئێمەشەکە ئەفەرمێ لا يعجبك أجسامهم وأقوالهم ئەفەرمێ یا محەممەد معجب نەبی بە جسمە بەختەکانیان کۆمەلگای ئێمە معجیب بووە بەم بۆین باخ و چاکەت و پانس و ڕفتارێکی ڕاقی وای لێ تێکدام بیرم نەما کاکە وەڵای ئاەتەکەوان نییە تۆ من ئاەتەکەم لەبەر بوو لە منیشت تێکدا لا يعجبك كاكا وانية بوستا كاكا لا يعجبك أجسامهم نية الله وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة بيش أو نازانم والله إلى مني شتيك دا لا ناسي أفضل معجب ما كاكا بكورتك إذاني شي كسيشي بسبرسة معجب ما ببقتك يبالاي بجسمي كاريگري لسربه شو كدوايا بباجة كيبي أما رونكردولتر رونكردنولتريشم هيا بس يما برامانا من حكمتي تيابا كاري بيانا کەس نازانێ بەس من هەستم پێ کردووە خوای گەورە شکر شتێ مەفهومی یاومەتی بۆستە کاکە خوای گەورە ئەفەرمێ ئەعوذ بالله من ئەوە لێ کردم ئاەتەکە بێنم کاکە لە سورەتی منافقون خوای گەورە ئەفەرمێ وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة رحمتي لێ رحمتي أمزا أخواي قورا يقدق فرمي يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله أننا يفكون ما بس تيسيا لما أتا أفرمي أوان منافق كان خلشش يدورون خلش يكن كاتك قصاء ليزان لقصكان جوان دري أبرن قصينا استقو جواني عن بودي دواتر أفرمي ئاگاداریان بە ئەمانە خەڵکێکی باش نین ئەمانە درۆزنن ئەمانە دووفاقیەکەن ئەوە ئەزانن هەر قسەیەک هەر چرپەیەک هەر شتێک ڕوویدا لە سوچێکەوە ئیتر لەسەر ئەوانە قسەکە باسی ئەوانە باشە ڕەحمەتی لێبێ ئەجا ڕوونکردنەوەی ترمێ دەتەواو ئیتر کاتم زۆر پێدای ئاخر دەنابێ ئاوەکە ئەمە زۆر مهمە دەی ئاخر شت دەی
يا ما برا جولي ما باشا أجملة دي نايبرين دي كل مهمة ما خلق تيك وتوضوا بس من فرد الرون كرنا وكبا برشار درسية كم ذاته بس أنا ما يفيشي سياسة يعني شيء ئەمە جارێکی کەش دێ و پرسیوم دە تو خواواز بێنە کاکە بۆ خاتر بۆسە سیاسەت یعنی مەکردکردن والله خير الماکرین ئەمە سیاسەت یعنی فێڵ کاکە باو خەڵکە حاڵی بێ باشە دەبڕۆخوا حافیز بێ زۆر مەمنونم زۆر سپاس وەش کاکدارە ماشەڵڵا لێبێ ماشەڵڵا لێبێ ئەم هەموو لە چۆوە هێنی ئادێک چمان کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە ببوورە کاک عەبدوڕەحمان گیان گەردمان نازاکە مەرحەبا سەرچاو کاک عەبدوڕەحمان ببوورە گیان كاك محمود أم بشارك ما يلتوني فرمو يعني كابراك خاني شين بي بس بيس دينار إيه كأتو أو باركي ما كان دي جرتو بارك خود تي سكت دادا تي أو باركي خود ولا غير متوش مثلا موظف في مسايسة أتو تقاعد بي باركي خود داتو هم جنان سنة جرتو يا حكومة بەڵێ ئێستا 120,000 دەدا بە مۆزەفێک دواتر چییە بێ؟ كاك محمود أو موظفك دوامي كنت حتى تقاعد بي ما جاء حكم سنة جرتوه چەندە گێڕێتەوە وازانم نازانم 100 شتێ هەزارە لا 10,000 أنا 15,000 وش خلاص متقاعد بو سكت داتي وباي داتي وباي حكمانية يخوتي وایە دەیداتەوە عفيا تيجي بس إسا أما 220,000 كمان مثلا تقاعد بي بس أو كابيا تقاعد كد لو بارك الناداتي أو باس صوتي حمو نازل بسوششان هذا حاجة ولا لما سوى نازل إنسان ده لو سككنا ده لو تاريخ لو أو تاريخ كاكا هم رب بارك خذ ولا لك باقي والقرو أو يعني لقانون استهانية لا عشاء استهانية يعني أتو ككابلاك تقاعد بو خلاص كوتايات تبي حد الفلس بارك داتوا روح كاكا خو عزيز دي أتو فلري لو ما وصل على الدكم أو بقانون هي أو اشتغل قانون هي والله ئەو حکوومەتە هەموو شتێکی بۆ خۆی بە یاسایی کردووە زۆریش لە قانون هەیە ئەتو کابراک تقاعد بی بەس 220,000 مثلا پارەکە پاسکەوتەکە چەند پاسکەوتمان چەما پاسکەوتی ئەمە لە هەرێم زۆرە زۆرە زۆر عادی باشە لۆ ئەم پارەکە نەدامەوە ئەخر ناداتەوە کاکە ئەو ئێستا ئەو تۆ تەماشاکە کاک عەبدوڕەحمان ئێستا ئەو پارەی نییە بیدا بە مۆزەفی حازری ئێستا پارەکە هەیە بەس بۆ خۆی نایدا بە مۆزەفی حازری ئێستا نایدا بە مۆزەفەکان ئەمە تقاعد کاکە 220,000 پارەکە لۆ نەداوە پاسکەوتەکە لۆ نەدامەوە ناداتەوە قانون نییە دیارە نییە قانون نییە دیارە ینی وا دیارە کە نییە ئێستا توی هاوڵاتی دەڵی نییە مەسەلە عامە لۆ حمان بەڵێ مام علی فەیلی نازم چاودێری سیاسی نازم چییە پاکتیە دابرێ وەنیا وەتی کاکە مەسعود بابە ئەو هەموو ڕێکخرا و ئەو هەموو هەرای هەموو لەسەر مەسەفی ڕۆژهەڵاتە کاکە ئەو هەموو ڕێکخوایە لۆ چییە 2,000 کۆمیتە هەیە 1,000 ڕێکخراو هەیە کوراهی مەسەهیم چییە جماعەتی مامۆستاوان چین هەواش ڕێکخراوەوە ئەو هەموو لەسەر مەسەفی ڕۆژهەڵات یعنی ئەوە هەموو لەسەر پارەی خەرکە بەڵێ وەنیە کاکە دەست و چاوت خۆش باشە كنت هي كان مال رخاوتي يا كم تجديدا يا ايوه كان راسه ادي اول تمت في مالي ومن داري من يوا بەڵێ سپاس دەکەم کاک عەبدوڕەحمان دەست خۆش بۆ پەیوەندیەکەت باوکی ماکوان وەرەگرم لە بازیانەوە السلام عليكم مامۆستا عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا باوکی ماکوان سوێنی بەڕێزم سڵای خوا لێ سپاس دەکەم سڵای خوا لە جەنابەت زۆر بەڕێزی چای منی زۆر بەڕێزی لە خزمەتان داوەتەمی والله لسات ورقي برسان ما وصى محمود جاء اي شلون خلشي ام ولاته خلشي ام هذه اما شلون اولي كفر بصروا داموكا اما شيء جديد لا بريار الصقه تقاني حكومتي هي وكاله حكومتي هي من ام بريار وديان صدام بريار ترها مول زلالي امي هاو الاجتماعي برا برزتن بله تو تدوا حكومتي هي كي شيء باشي في كي بريار باشي در في دوا يان ورقه ولا خلص جرانك على بازار يان غاز سريع مقرانك يان فايل باج برزقات ودايان يان فارغ خول وخشات أصلا لا يمي هؤلاء يان في ولي أو داني قصاصة كاري من قناعات بوايا قد إيش الجباشي نفره ونافشكا من بلا وسيلة يعني ملتي افتيجا نصاقة توسيته وخليج قرب سريعة لجيس سعيد جسواتي سبكارة براسيا ما نستبكار ما مصيبرز بله يان خوش حمو قال يكون جوالا قصية من ديه حكم الراني أقر حكومتي كردي بيو لخو ما ديو براي خو ما دين
ئەگەر زۆری لە خەڵک کرد ئەوە پێڵەن حکوومەتێکی سیستەمکار دەسەڵاتێکی سیستەمکار و گەندە و ساختەکار برای بەڕێزم حکومڕانی وا ناکرێ دەسەڵاتداری وا ناکرێ تو ئاوازستان ڕێی ماوەتا وەحمی بەڕێز نەیانتوانێت یەک لتر بن بە هەمنیشتیمانی پێشا لەسەرەوە غازگرانەکە پارەی باز جیاوەکە ناسان عنی بەڕاستی کەسە لەمان دەرناکە ئەمانە مەگە خۆشیان نازان کێگەر باوەڕی بە ماوەسەڵیان خۆشیان نازان چۆن حکومڕانیەکەن ئەوەی کە هیانە لە خۆیان زیادە میلەتیش چی لێ بالێ لێ مەسەلەیەکی هەلە کاکە مەیمون لە خۆی نەبوو ئاوڕێی دەرەکە بەڵام میلەتی کوردیش خۆی لە خۆی نییە خۆی ژیانی زۆر زۆر خراپ ئەمانیش ڕۆژ لە دوای ڕۆژ بادیانی ئەوە دەقینەکەن دەست خۆش بێخوا زۆر سپاس باوکی ماکوان باوکی سەیوان وەرەگرم لە شاری کەرکووکەوە سڵاوی خوا لە جەنابەت باوکی سەیوان باشی بە قوربانە چاوەکەم جەنابەت باشی مەمنونم خاوەکەم یاخوا دەست خۆش بێ بۆ بەرنامەکەت وەڵا برای شیرینم ئەمانە چووکە ئەمەنە زاڵم و ستەمکارن حەزەکەن خەڵک گشتی سوال بکە حەزەکەن خەڵک گشتی برسی بێ حەزەکەن گشتی خەڵک خۆتکار بێ تووشی شتی خراپ بێ لەبەروی بۆیە خەڵک دەستە بەند بۆ هەموو شتێک و خەڵک برسیەکەن و وچە بە خەڵک ناتەن و ژیانی خەڵک پێکەدەن لەبەروی ئەمانە سیستەمی زاڵمیان هەڵگرتێ سیستەمە دیکتاتۆرەکانی زمانی زوو چێن بووە ئەمانیش لە ئەو سیستەمە پەیڕەوەکەن بە قوربان چاودم ئەم میلەتە مەگەر ئەوە لە فەقیر و داما و نەبوایە ئەمانە نەیانەتوانێەوە لە حکومڕانیەکان درێژە پێ بدەن و تا خەڵک بە شێوەیەکی وا برسی بۆ قوربان قەنەعەتەکەی خەڵک یانی کەس شکەبەن ناتوانێ هات 250 نادرا بە دەست مناڵەکەی هات 250 نار ئاخەمە شەرم نییە بن دەسەڵاتە کورە دابڕدێنن دەسەڵاتە دابوشێن دابڕدێن لەم حاڵیان زۆر باشترێکە میلەتێک ئەوە لە ساڵە قوربانی بۆیاندا خوێنی ڕشان ئەنفال کرا چینەباران کرا دێ ڕوخان ماڵی وێران بوو لەسای ئامانەوە ئیستا ئەمانە بە ڕۆژی ئاسکرا بە نێژی نیوە ڕۆزی لە میلەتەکەکەن بەڕێ من ئەوە لە داواکارینێ با زۆر کاتشتانێ نەگرم ئەوە لاڵێنە بیخوای خەجاڵەتی دنیا قیامەت وەرزە بەس و چاوت خۆش بە باوکی سەیوان سوپاس دەکەم خوا ئاگادارت بێ کاک ڕێباز وەرەگرم لە دووکانەوە سڵاوی خوا لە جەنابەت هەموو کاتت باش زۆر سپاس خۆشی بەرنامەکەت دەکەم سپاسە دەکەم زۆر بەڕێزی بەڕاستی من دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم کە ڕۆژ بە ڕۆژ مستەهلك نادا ڕۆژ بە ڕۆژ هەنی ئەو داهات و ئەو قسانە دەستێ ڕۆژ بە ڕۆژ من هەمدا دەستخۆشی لە حکوومەتی چونکی ئەو میلەتە قابلیکی بەڕاستی بەڵێ ینی پیاو هەیە دینارە تێزیبان دانیە ئەو ڕۆژتە لە کۆمیسیۆن وەڵبەندەکان ناوی خۆی نووسێ و ناوزانم چی کردێ بەڕاستی بمەیە باشترە ینی میلەتی کوردی چەندی عاقڵ دەبێ ینی میلەت کاتی خۆی سەدام حوسێن هیچ عیبی نەبوو ژیانی وەڵامی خۆش بوو پێشمەرگە ژیانیان لە ڕوویەکی بوتێکدا هەست سەدامیان وا لێ کرد و بەدی ئەو کورددار لە ناو کوی زەردەوارە بێ ئەوان دەکرد بەڕاستی پێشمەرگە ئێستا چۆن کاتۆکە کە میلەتی بوودیان سەری میلەتیان لە قوڕمە زەوانی بەحەز ئێستا دووبارە پێشمەرگە لە کاتی تەنگدانەکان سەری میلەتی کورد دووبارە لە قوردنێنە ئەین ساز و حەمامی سەفینێ بەڕاستی حکومەتێکمان هەیە دەرەزێک کە وەڵی زیادی شێ لێوان پێدەگەی بەڵام میلەتی کورد میلەتێکی هیچە میلەتێکی حتا جوتی پێ بڵێ ئەوەیە پێدەگەی بڵێ باشە ئەو میلەتە باشەقەی ناکە ئێستا کاک ڕێباز سا جەنابەت دەڵی میلەت کابرا دینارێک لە جیرفانی دانیا سەرەی گرتووە بۆ ئەندامبوون لە کۆمیتێک یاخود لە ئەمە ئەم حاڵەتە پێت وایە تاکەی بەردەوام ئەبێ بە تەسەووری تۆ قوربان جان من ماڵم لە دوکانەی ڕۆژێ لە سلێمانی بووم لە کۆڵانە تا ڕۆژتون کۆمیتە پیرەوی بەبزانم بەکرێت زۆر بوو ڕاستە سیارە ڕێ نەبوو پەیدا بڕا لەبەر ئەو کۆی لەو ماساوچیانەی کە تەحامل تۆ دەکەم پیاو هەیە یەک دیناری محاز نییە لە حیزبی نەک لە حکومەت کەزانی کۆمیتە دەکا بۆی وەکو سەگەر شتێکی حەزیان دەژێت نەکرد کۆمیتە هەموو لە قەتانی جوانە کاتی من بەڕاستی میلەت پێویستە بەهۆ خۆی دابکێتەوە میلەت پێویستە لە کاتی هەڵبژاردنەکان ئەوانە سزا بدا ئەنی بەسە 30 ساڵە خەڵکی کوردستان پارتیەکێتی تاقیتۆر بەسە پڕێکە بازارەکان بە کۆمەڵ دەبا ئەزارەکان بە گۆڕان دەبا دەنگ بە نێودا و دەنگ بە ئیشانیەکان بە عامدا پێویستە خەڵک گۆڕانکاریکە لە ژیانی خۆی ئەنی بەڕاستی هەتا وەکو گۆڕانکاری بکرێ باشترە لەو میلەت هەتا وەکو حیزبی ئۆپۆزیسیۆن زیاتر بێ باشترە لەو میلەت بەداخەوە میلەتی کورد ئەنی ئەوڕۆ دەرێ وەڵای دەنگی پێ نادەم دوێنێکە دەنگدان بێتەوە دەنگیشتی پێدەدا و
و دووبارە ئەوام ئازەکەشی لێ دێتەوە قڕی بەسەری دەکەوت دەست خۆش بێ. زۆر سپاس کاک ڕێباز گیان دەستخۆش بۆ پەیوەندەکەت باوکی هەردەم وەرەگرم لە کۆیەوە. الو السلام عليكم. سلام ورحمة الله باوکی هەردەم. محمود جان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاسە دەکەم چاوەکەم لە خزمەتە. والله کاکە ئەو حکومەتە عیبی نییە و حکومەتێکی کوردیە و بی خۆمانە و بۆ خۆمانە و بەزان میلەتە نازان بۆ هەر قسە بۆ حکومەتە دەڵێ حکومەتی وا لە هیچ جێک بەدەست ناکەوێت عیب بۆ میلەتە بادانیشی بۆ خۆی عیبێتی یعنی ئەوە نییە کارەبامانەیە ئاومانەیە نەوتمانەیە هەموو شتی خۆمانە لەخوا بە زیادە لەو خاکەوە دەری دێنین ئەنە میلەتە با بۆ خۆی دانیشە خێری سەکە یعنی قابل چیە و عارب زوڵمان لێ ناکە کوردە خێری سەکە قسەی دڵتە باوکی هەردەم عادی خۆ لە شێوە دێ ئاخە مەبەستم یعنی مەبەستت شێوازێکی تر نییە لە قسەکردن هەر مەبەستم بۆ بزانم محمود جان دەڵێت چ بتێنی ئەوە دەدووریەوە وایە وایە دەمەوە سێ ساڵە ئەوەمان ساندووە قابل ئەگەر نۆک بتێنی خۆگەنم نادووریەوە هەر نۆک دەدووریەوە داوە بە پێستێتی بۆ خۆت ئەو خەڵکەش بۆ خۆت تێدەگام دەزانم دەڵێ من دەڵێ ئێدەتەواو دەست و چاوت خۆش بێ سپاست دەکەم سەرکەوتوبی کۆتا پەیوەندی چێ باوکی میران لە گوندی 120 ئەم کاتە باش هەموو کاتت باش باوکی میران باشی براکەم زۆر زۆر مەمنونم باشم ئەلحەمدولیلا قوربانێتم چاو ماچەکەم بەڵێ لەسەر ئەو تەوەرەشی کە باس بەڵێ وەڵای من بەس یەک شت ئەڵێم لەسەر ئەم تەوەرە لەوەتە لە نەوەویەکەوە هەتا و گوێسا من هەر جۆم لێک درۆ بێ هەر معادل جۆم هەر لێک درۆ بۆ کاڵێن حکومەت باوکی میلەتە ئایا کام باوکەیە باوە پیاڕێ حەزەکەم بزانم کام باوکەیە باوە پیاڕێ باوە پیاڕە حرمەت و ڕێزم بۆ جەنابەر حرمەت و ڕێزم بۆ بەرنامەکەتان حرمەت و ڕێزم بۆ هینەکەتان بۆ کەناڵەکەتان بەڕاستی حکومەتەکەی ئێمە باوکێکە کە معدل بەس میلەتەکەی خۆیەکی جا قەس نەمبیستوان باوک ئەولاگەی خۆی بجێ بەڵامان خەریک کەوتونەتە ئەولاگە بڵێن ئەولاگاین سپاس باوکی میران دەست خۆش بۆ پەیوەندەکەت با قوربانی دڵێ بە ماسێ دیسە ناکەم سپاس بۆ پەیوەندەکەت لا حول ولا قوة إلا بالله. خۆشەویستان و بەڕێزان سپاسی تەواوی ئەو بەڕێزاناکەم کە بەشداریان کرد لە بەرنامەی ئەمڕۆ و بەشێک لەو خۆشەویستانەی کۆمنتیان نووسی لە تەوەری ئەڵقەی ئەم جارە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەستخۆشیان لێ کردوین سپاسیان ئەەکەین. سپاسان ئەەکەم دەستان خۆش بە دووبارە تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک لە دوعای خێر بە بەشمان مەکەن بەخوای گەورە مهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.